کاکیوان دەست خۆش زۆر سپاس دەستپێکی دەمێت چاد ناوسترانێدا دەستپێکی تولگە ڕیتمێ نەبووی ئەو بۆ گرۆپی موزیکل دیفتات سەبارەت هەڵبژاردنە سترانێ دیت نامن ئەگەر تە سترانەکە دی هەڵبژار با باشتر بوو چکۆ ئەف جۆرە سترانە ئاوازاوێ هەر تکرار بیتن ئەم نەشن درستایی تەقیمە لەسەر بکەین سەبارەت مەقام دیف پەستێدا مەقامی من هەستە پندت کرد تا هەندێک جارەش مەقامی دەرکەفتی کەتۆن ریتم باش بۆ پشتی دەستپێکی ریتم زۆر باش بوو دەنگێتەنێ خراپە هیویدارم سەرکەفتی بی دەستخۆشی بکەم دکتۆرە بەڵخیس والله ئەمن دیت حزورت کمە دوامینیش هاتووی کە نەهۆ وازبەچی دەدەی هاتووی ئیشەکە بەسەر ملتە لازم خلاصی کەی بڕۆی یعنی نە هاتووی بە قووەت گۆرانی بڵێ یعنی یان ترست لە دڵە نامامەسان نەخۆشم دە ڕۆژە لەسەر جێگام لازم تاخیرت کردوا لە بۆ خۆت وەنیە نەمەتوانی لەبەر تەلەفۆن کراوتیانە بێ ڕاستەوە ماعیدی بەرنامە ناکۆترێت ناگۆڕێ ماوعیدەکە دیارە ترسەکەەوە و نەخۆشەکە بەس حزورت کم بوو سەر دەکەوی دەستخۆشکەوان هەڵبژاردننی گۆرانیەکە لە شوێنی خۆی نەبوو بەڕای من و دەست پێکردنی گۆرانیەکە لە دەرەوەی قاع بوو اینجا تیپی مۆسقا تۆی گەڕاندەوە سەریقا تۆنی دەنگت لە مەقام سەرکەوتو نەبوو واتە نەدەگەیشتە تۆنی خۆی دەربرینی وشەکان تا ڕادەیەک باش بوو وەکو تۆن بەگشتی ڕادێک باش نەبوو هیوای سەرکەوتن بۆ دەخواست دکتۆر محەممەد سپاس کاکیوان بڕاستی ئەدا حوزەی نختێکی حەیەوێت و وەشتر گوتن لەفز باش بوو لەفز نەخراب بوو دەنگێتە خۆشە نختێکی زعیفە تەگوت سبب ممکنە نەخۆشی بەیانەوە لە تەسیر کرێ مەقامژی شێوەیەکی تەکرد ینی دەستپێکێدا دەروی یقاعی بوو سپاس زۆر سپاس کاک کەیوان دەست خۆش دیارە بواری تەندروستیت وەکو زانیمان کە تاوە نەبووە ومێ دەکەین وەسعەت باشتر بێتەوە تەندروستیت بەرەو باشتر بڕۆ داوای لە برنیژەکەین ئەگەر موعیدی بەرنمەکەوا ڕێکەوت لە نەخۆشی جەنابەت بێ بەڵام لەگەڵەوە هەوڵی خۆتدا بوو ئافرن بەسەد خۆش بێ دەتوانی گۆرانیکی کە هەڵبژێری کە لە دەنگتەوە نزیک بێ پێم وایە گۆرانی کێت زۆر بە دەنگ و ئەحساسی تۆ نزیک نەبوو ژنا لایاتمە لە تەجروبە و قۆناغی یەکەم زۆر باش بوویت پلێکی باشیشت بەدەستێ نابوو سەرکەوتوو بی دەست خۆش